ئێستا لەسەر پێگەی پڕۆژەی سایدی دەربەندیخان کەلارین لە ماوەی ڕابردووە پرۆسی جێبەجێکردنی پرۆژەکە کەمێک خاو بۆتەوە بەڵام خۆشبەختانە بەڵێن دەردەستیان کردوێتەوە بەکارکردن و لە ئایندەیەکی نزیکیشە سەرڕێ ئەو 10 ملیاری لە دومانگی پێشوو ڕەزامەندی لەسەر کراوە ڕەزامەندی لەسەر 6 ملیاری ترە کرێت بۆ تەواوکردنی پرۆژەکە بە شێویشی یەکجاری تا ساڵی داهاتوو ئەم کاتە کە ئومێدەوانی ساڵێکی تر ئەم کاتە ئەم پرۆژێ تەواو بێ ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکە تا ئەم ساتە گەیشتوتە لە 155 و بە خۆشحاڵی بڕۆ تقریبا 3 کیلۆمەتر زیاتر لە ڕێگاکە ئەکەینەوە بە ڕووی هاوڵاتیانە کە لە پردی باوەنور دەست پێکات تاوەکو گوندی سێ مەحموود لەبەرەوە ئومێدەوارین بتوانین بڕگەکانی تری پرۆژەکە و ئەو بەشانەی تری کە ماوە لە ماوەکانی داهاتوە ئیشی زۆر باشی تیادا بکرێت بۆی ساڵی داهاتوو بچینە قۆناغێکی ترەوە کە لە کۆتایی هاوینی ساڵی داهاتوە بتوانین پرۆژەکە بە تەواوەتی بە ڕێژەی 100% تاوکرا بێت و جێبەجێکرا بێت.